تای خوێنبەربوون ئاشکرایە کە تای خوێنبەربوون چەند حاڵەتێک دەستنیشان کراوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەو بارەوە وەزارەتی تەندروستی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان ڕێنماییان دەرکردووە بۆ هاوڵاتیان کە بە شێوەیەکی ژیرانە مامەڵە یاخود بە شێوەیەکی جیاواز مامەڵە لەگەڵ ئەوەیە بکەن کە چۆن گۆشت ئەکریت چۆن ئەیبێتەوە ماڵەوە یاخود هەروە لە قسەبخانەکان چۆن مامەڵە لەگەڵ گۆشتا ئەکرێت بە چ شێوازێک بە سوپاسەوە لە شاری دووەک بەڕێز دکتۆر ئیمان مستەفام لەگەڵایە بەڕێوبەری بەشی تەندروستی گشتی لە ڤێتەرنەری دووەک. دکتۆر عیماد بەیانیت باش سپاس کاتی خۆت بەخشی بە ئێمە. بەڵێ وا دیارە ئێستا دکتۆر عیماد گوێبیستی دەنجی من نییە وەک ئاماژەم پێ لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی تای خوێنبەربوون لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تۆمەتبار کراوە وەزارەتی تەندروستی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویستیان دەرکردو بۆ هاوڵاتیان ئەمەجگە لەوەی نزیک بووینێتەوە لە جەژنی قوربان کە هاوڵاتیان مەڕ و ماڵات یاخود قوربانی ئەکەن کە ئەمەش وا ئەکات لە ئەم جۆرە پەتایە کە لە ئاژەڵی شۆ ئەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان لەو بارەیەوە ڕێکاری نوێ گیراوەتە بەر بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم تاوتوی ئەم بابەتە ئەکەم بەڕێز دکتۆر ئیمان مستەفا بەڕێوبەری بەشی تەندروستی گشتی لە ڤێتەرنەری دووەک. دکتۆر بەیانیت باش. بەیانی باش قوربان جان. سپاس. دکتۆر چەند حاڵەتی توشبوون لە پارێزگای دووەک تۆمار کراوە؟ بەس ڕخسەتە بی دەست بادینی بێژم چی احتیمالە سۆڵۆنیا من هەندە باش نەبیت پێشەکی بخێرهاتنەوەت کەم سەبارەت ئەو حاڵەتی توشبووی حتا نوکهاتینە تومارکردن دوو حالەت بوون گوێرەی ئەوە وزارەتە سەخلەمیە هەرێمێ ڕاگەهاندی دوو حالەتی توشبوون حالەتێکی وەفاتەکردی حالەتێکژی وەزعوی جیگیرە. بەڵێ دکتۆر نەخۆشی تای خوێنبەربوون چییە و چۆن بڵاوە بێتەوە؟ نەخۆشی تا خوێنبەربوونی نسەخیەکە ڤایرۆسیە ئەف مستەلاحات تێتە بکارێنن بۆ کۆمەڵەکە نسەخیەت ڤایرۆسی بەس ئەڤە ئەم نوکە سەرشول بکەین نسەخیە حمە القەڕم ئەو حمە الکۆنغۆ النەزەفیە ئەڤە مسەببێ ڤایرۆسەکە عایلە بۆنیایە جۆرێ نەیرۆبیە جنسێوێ ئەف نسەخیە تێتە بە گۆهاستن پڕێکە هەندێک حەشەراتە و پڕێکە هەندێک قەوارەضە حەشەرات ئەم بژنێ مشەخۆر و قەوارەزیان بژنێ قرتکار ئەوە تێتە بە گواستن پێڕێکێ ژ حیوانی بۆ مرۆڤە. بەڵێ دکتۆر هەڵمەتی کوتانی ئاژەڵ و شوشتنی ئاژەڵەکان دەستی پێکردووە لەو بارەوە بۆی ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی زیاتری تای خوێنبەربوون وەک ڕێڤەبەریە ڤێتەرنەریە دووهۆک سەرانسەری هەرێمی تەنها دووەکیە دەست بکار بووی 19 تیمێن حازرکردین بۆ ڕەشاندنە کۆڵت حیوانەتی و بۆ شیشتنە پازی و بۆ ڕەشاندنە چێلا و کاریوان گەلک بجانی ڕێبەچیت و ئەvە ئینشاڵە دبتە ڕێگر و ئەف نسەخیە بەڵاف نەبیت ژ ئاژەڵان بۆ مرۆڤان. بەڵێ دکتۆر عیماد وەک خۆ دەزانیت لە جەژنی قوربان نزیک بووینێتەوە ڕێنمایی تازەتان چییە بۆ هاوڵاتیان؟ من نەبەس ئەف ساڵێک و ئەف نسەخیە مەوجودە ڕێنماییمان بەبارەی چەند ساڵە مە ئەف ڕێنمایە دەر بەڵێ ڕۆژی قوربانی بێت حازر بن بۆ بەڵێ دکتۆر گوێبیستی توین بەڵێ فەرموو سەربڕخانە مەیە ئامادەکردی ئەبە بەری چەند ساڵە مە ئەف پرۆسیسە دەست پێکردی نە تەنها ئەف ساڵە قوربانت خۆ ببەن سەربڕخانێ باشترە نەش بەرێ نسەخیش بەرگەلێک نسەخی دیژی هەم شێوەکی شارستانیە و هەم شێوەکی ساخلەمە بۆ سەرژیکردنی کول سەربڕخانە بێتە سەرژیکردن باشتر ئەوە قوربانت خۆ بنە سەربڕخانە بێنە سەرژیکردن باشترە. بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی ڕێکارەکانی خۆپارێزی چییە ئەگەر بۆمانی ڕوونکەیتەوە؟ ما گەلێک جوورت ڕێکارەتین ڕێکارمێتین بۆ خوددانت ئاژەڵە ومە ڕێکار ژیەتین بۆ هاوڵاتیە دیەوێت نە ئاژەڵدار یەت خوددانت ئاژەڵە ڕێکارێتوان ئەمن ئەو جلکێت تێتە بکارینان
وقتی چیت ناف آجالی دا جلکه که تایبت بید نه همان جلک بید اوید به چیت داخلی مال دا او جلکه تیتا بکارینن بلا جلکه که سپی بید یه درج بید جزمه بکار بینید دزگور کا بکار بینید کمامه بکار بینید خودیر که هر حالته که مشتبه الحيواناتی رکارن دی با حولاتیت عادی عادی حولاتیت نه آجال دار دم تو گوشتید که کری تو گوشته کی بکره الجهه کی یه بار پیکری یه او گوشت هاد بیت سرجکرن سربرخانه کا یا بار پیکری تعامل الجل گوشتی نسبت خانما دستگور گل دستی وابن وقتی گوشتی قدت کرد گوشت باش بیت کلاندن خودیر کن شوان جهن کو مترسیا بلافبونا وین ساخی لهای او سبارت حولاتیت نه آجال دار. بله دکتۆر عیماد تای خوێنبەربوون تەنها لە ئاژەڵ و ئەگوازرێتەوە یاخود ڕێگەی تریشەیە بۆ گواستنەوەی تای خوێنبەربوون. تا خوێنبەربوونی سببی رئیسی مەگوتەتە ئەو حەشەرات و قەوارضن حەشەرات و قەوارضن ئەوێن سەر جسمی حیوانی جین سەر جسمی حیوانی جین و إفرازات حيواني مصاب يعني هكا حيوانك نصاغ بيت إفرازات توي بيساتيوي أو أوضل لشيوي درت كبيت بشتي تتابع كشتن تعامل الجل عضوكش أعضاء توي بيتاكرن أندامكش أندامت لشي حيواني مصاب وك ملاكاوي وك سيهاوي وك جوشتيوي أفد بيتا أجري هندك وأفن ساقي بيتابع جواستن. بالله دكتور آل استادا خواردني جوشتي أجل زیانی هەیە؟ خواردنی گۆشتی ئاژەڵ بۆچیان بژین ئاژەڵ بێتە هەنارتن بۆ سەربەرخانێ چونکی لێرێ مە فحوساتێت هەین مە فحوساتێت هەین فحسا هەی مە بەری سەرجێکردنێ و فحس جیمە هەی پشتی سەرجێکردنێ فحصا حیوانی دیدیار کرد آیا اف حیوانه مصابه آن نه مصابه جبرنده گوشت ساخلم او گوشت اوهات بیت مورکرن جلای دکتوریت بسپور به جبرنده ام گوشت یهات بیت فحص کردن ام نابینین ماترسیاوی لسر وگواستنا نخوشی بکرد. بله دکتر دو پرسیارم چارەسەر و ڕێنماییەکان بۆ کەسی زێدەباریەندێ ئەگەر گوشت بەڵێ زێدەباریەندێ ئەگەر گوشت باش بێتە کەڵاندن نابتە ئەگەرێندێ و چی مەترسی سەر نامێنیت بۆ بەگواستنێ. بەڵێ دکتۆر دو پرسیارم چارەسەر و ڕێنمایی بۆ کەسانی توشبوو چییە؟ کەسانی توشبوو زیاترین وەخت سەردانە نزیکترین بنگەهە سەخلەمیە بکەن چونکی ئەف نساخیەش وەکو هەمین نساخی دیەت ڤایرۆسی یا ناسیارێک و چ چارەسەری بوونینە تەنها هەندێک ڕێکار تێنە بکارینان و هەندێک سەوائلات دەنێ هەندێک مسەکیناتات دەنێ هەندێک ڕافعەت مەناعەت دەنێ ئەوە تابعی وزارەتە سەخلەمیە و پتر دکتۆرێت مرۆڤ ئەودی ڤەگرێداینە بەس نزیکترین وەخت هەر کەسانێکی تووشی پلەکە بەرز یا حەرارەتێ بوو پلەکە بەرسی حەرارەتێ بوو بێنەوەی تانگ بوو دلڕابوون و زگچوون بۆ چێ بوو نزیکترین بنگەهی سەخلەمی سەردانی بکات دا چارەسەری بۆ بێتەکردن چارەسەریە ئەکید جینینە بەس هەندێک مکەمیلاتت بۆ هەین تێنە بکارینە. بەڵێ بەڕێز دکتۆر عیمان مستەفا بەڕێوبەری بەشی تەندروستی گشتی لە ڤێتەنەری دووەک سوپاس لە شاری دووەک و ڕاستەخۆ لەگەڵمانە بوون سەرکەوتوو بن.